مەراسیمی تاقیکردنەوەی پرۆژەی بەهاری دڵان بۆ لەبەرکردنی سی فەرموودەی پێغەمبەری سەروەرمان درودی خوای لەسەر بێت بەڕێوە چوو. پرۆژەکە لەلایەن ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری بە هاوکاری هەریەک لە خانەی فەرموودە و لقی چەمچەماڵی دەستگای نووری حیکمەوە سەرپەرشتی دەکرێت. لا پرۆژەکەدا زیاتر لە 500 بەشدار بوو بە جیاوازی ئاست و تەمەن و ڕەگەزەوە بەشدار بوون. و دەستخۆشیش لە مامۆستاکانی دەستگای نووری حیکما کەم کەمیشە هاندەرمان بۆ گەیشتن و پێگەیاندنمان بە فەرموودەکانی سەروەرمان درودی خۆی لەسەر بێت. طبعاً ئەمە گرنگیی تایبەتی خۆی هەیە، بە تایبەتی لە سەردەمی ئێستامانە کە لاوان سەرگەرمی کۆمەڵەشتی خراپ و لاوەکین بەڕاستی ئەمە هاندەرە بێت بۆ گەیشتن هەم بە دینەکەمان و هەم تموعی بۆ نمونە ئێستا بە تایبەتی ئەم پرۆژەیە کە تەمەن دیاریکراو نیە و ئەمانش ئەم فەرموودانە شتانێکی زۆر گرنگن بۆ ئێمە، چونکە ئەمە برەوپێدانێکە بۆ مێشکی ئێمە لە بواری زانسە شەرعیەکانە زۆر گرنگە، چونکەوە کە بینی ئێستا لە میدیاکانە کۆمەڵ شتانێک بڵاوکرێتەوە کە تەرژەئی کۆمەڵێک لاوانەکرێت بۆ شتی زۆر بێبنەما، بەڵام ئەم فەرموودانە بەڕای من کە شتانێکی زۆر باشن بۆ برۆپێدان لەباری کەوتم لەباری زانسە شەرعیەکانە زۆر خۆشحاڵم. خۆشتان لێکم بۆ امتحانوام بەشداریکردنە و ئەمە وا لە گەنجەکانمان دەکات لە مناڵەکانمان دەکات کە لە داهاتوودا زیاتر بە پێغەمبەری نازدارمان ئاشنا بن. دەستخۆشیان لێکم وە تا بەردەوام بن گەنجەکانمان و مناڵەکانمان باشتر فێری ناسینی پێغەمبەرمانە بن. یەکێک لە سەرپەرشتیارانی پرۆژەی بەهاری دڵان دەڵێت مەبەست و ئامانجیان لە ڕاگەیاندنی پرۆژەکە گرنگجیدانی زیاترە بە خوێندنەوە و لەبەرکردنی فەرموودەکانی پێغەمبەری سەروەرمان درودی خوای لەسەر بێت. باسی لەوەش کرد لا ڕۆژانی داهاتوشدا و لە مەراسیمێکی شایستەدا سەرکەوتوەکانی پرۆژەکە خەڵاتی تایبەت دەکرێن. ئێمە ئێستا شەپۆلێکی زۆر فەساد ڕووی لە وڵاتەکەمان کردووە بەڕاستی، دەیان کەناڵ و سۆشیال میدیای بینرا و بیشترا و نووسرا و غەزی فکری گەنجەکانی ئێماکە بۆی ئێمە وەکو هەستکردن بە بەرپرسیارەتێک بەڕاستی، ینی بۆی گەنجەکانی ئێمە لاوەکانی ئێمە ئاشنا من بە فەرموودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم چێوانی کەوا پەیوەندی بە هەموو هەڵسوکەوتەکانی ڕۆژانەمانەوەیە تاک بە تاکمان. پرۆژەی بەهاری دڵان بۆ لەبەرکردنی فەرموودەکانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت یەکێکە لە پرۆژە ناوازەکان کە گرنگی بە خوێندنەوە و لەبەرکردنی فەرموودەکانی پێغەمبەر دەدات. بە وتەی بەشداربووانی پرۆژەکەش ئەم جۆرە پرۆژانە هۆکارێکی باشن بۆ ئەوەی گەنجان و لاوان لا بابەتە لاوەکیەکان دوور بکەونەوە و گرنگی تایبەت بە لەبەرکردنی فەرموودەکانی سەروەرمان بدەن. بڕیاریشە لە ماوەکانی داهاتوودا ئەم جۆرە پرۆژانە بە شێوەی جیاوازتر و فراوانتر بەڕێوە بچن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.